کۆرەی حەوجۆش 1000 ساڵ تەمەنیە بێت بۆ پێڵێن حەوجۆش حەوجار جۆشیان کردووە و ساگە ئەمە گەرم بووە. بیرم لەوە کردەوە ئەم کەلەپورە کۆمەڵێکی کۆکەمەوە لە هۆڵێکە لە دوێخانێکە داینێم نەمایشتی کەم بۆ گەلەکەمان. لە هەموو ناوچەی کوردستان و هەمووی دەرەوە و لە هەموو وڵاتان و تێن سەردانیەکەن. ئەم کەلەپورە کە کۆم کردێتەوە 26 ساڵ زەڕەنگەر بووم لە شاری کەلار 7 کیلو ئاڵتونم داوە بەم کەلەپورە ئامادەیشم هەتا ئەو ڕۆژەی ماوم چی داهاتی من بێ بیدەمە کەلەپوری کوردەواری و هەڵیگرم نەمایشتی کەم بۆ وڵاتەکەم و بۆ گەلەکەمان.